بوكر توب شبوة توب. لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایشی حکوومەتی بچووکراوەی ئیسرائیلیدا بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی کاربەڕێگەری قەوارەی زایۆنی جەختی لەسەر ئەو خاڵە کردەوە کە کردەی تیرۆری فەرماندەی فەیلەقی قودسی ئێرانی قاسم سولەیمانی بڕیارێکی ئەمریکایە و ئیسرائیل تێیدا بەشداری نەکردووە. میدیای ئیسرائیلی لە بارەی لێدوانەکەی ناتانیاهۆ ڕایگەیاند کە ناوبراو توێتی کوشتنی سولەیمانی کردەیەکی ئەمریکیە و پەیوەندی بە ئێمەوە نییە. نابێت پەلکێشی ئێمە بکرێت بۆ ناو ئەو بابەتە. لەو کۆبوونەوەیدا باسی ئامادەکاریەکان کراوە بۆ هەر هێرشێکە لەلایەن ئێرانەوە بکرێتە سەر ئامانجە ئیسرائیلیەکان. هەر لەو چوارچێوێژدا هۆشداری تەواو دراوەتە باڵیۆزخانە و کونسوڵگەریەکانی ئەو قەوارەیە لە سەرانسەری جیهاندا وەکو خۆ ئامادەکردن بۆ هەر تۆڵەکردنەوەیکی ئێران. ناتانیاهۆ ڕێگەی داوە بە وەزیرەکانی کابینەکەی کە بتوانن لەو بارەوە لێدوان بۆ میدیا بدەن بەو مەرجەی تەنیا پشتیوانی هاوپەیمانەتی نێوان قەوارەکەیان و ویلایەتە یەکگرتووەکان بکەن و با مافی ئەمریکای بزانن کە بەرگری لە خۆی بکات. میدیای ئیسرائیلی لە هەندێک سەرچاوەی نهێنیەوە ئەویان لەبارەی ئەو کۆبوونەوەی گوێزایەوە کە سەرکردەکانی دەستگای هەواڵگیری قەوارەی زایۆنی لەم قۆناغەدا ئەویان بە دوور زانیوە لە چوارچێوەی تۆڵەکردنەوەدا ئیسرائیل بکرێتە ئامانج. بەو پێش ئیسرائیل دوور دەبێت لە هەر ڕووداوێکی لەو شێوەیە. لە دوای 2 ڕۆژ لە تیرۆرکردنی قاسم سولەیمانی ناتانیاهۆ بۆ هەڵسەنگاندنی کاردانەوەکان و لێکەوتەکانی ئەو تیرۆرە ئەو کۆبوونەوە ڕاوێژکاری حکوومەتی ئەنجام داوە کە گفتوگۆ لەسەر دۆخ یاسایشی ناوخۆ و دەرەوەی قەوارەکەیان کردووە. ناتانیاهۆ بۆ خۆپاراستن لە تووڕەکردنی ئێران تەنیا پەسنی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپی کرد و وتی دەمەوێت جەخت لەوە بکەمەوە کە ئیسرائیل بە تەواوی لە پەنای ویلایەتە یەکگرتووەکاندا دەوەستێت لە خەباتی دادگەرانەیدا بۆ دەستەبەرکردنی سەقامگیری و ئاسایش و مافی بەرگری لە خۆکردن. و مراکز ئیسرائیل ڕۆ ڕۆژی یەکشەممە موحسین ڕەزایی سکرتێری ئەنجومەنی بەرژەوەندیەکانی وڵات کە فەرماندەی گشتی پێشووی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران بووە لەبارەی تۆڵەکردنەوەی ئێران و ڕایگەاند شاری حەیفا و ناوەندە سەربازیەکانی ئیسرائیل دەکەونە چوارچێوەی ئەو ئامانجەوە کە تۆڵەیان لێ دەکرێتەوە. هەرچەندە حەسەن نەسڕۆڵای ئەمینداری گشتی حیزبوڵای لوبنان ڕایگەاند کە خۆیان بە بەرپرس دەزانن کە تۆڵەی ژەنەڕاڵ سولەیمانی بکەنەوە بەبێ خۆبەستنەوە بە تۆڵەی ئێرانەوە. بەڵام زیاتر ئاماژەی بە تۆڵەکردنەوە لە سوپای ئەمریکا کردووە بە خۆپاراستن لە خەڵکی سڤیلیە وڵاتە لەگەڵەوەشدا خۆی پاراست لەوەی باسی بە ئامانجگرتنی قەوارەی زایۆنی بکات. الجيش الأمريكي هو الذي قتل هؤلاء وهو الذي سيدفع الثمن.